ئەو هونەرمەندە فارسەچەیە تەختی دادگای ئێرانی هەژاندووە. بۆچی لە سێدارە دەدرێت و چی بە ئاینی ئیسلام گوتووە؟ وەرن با باسی چیرۆکی یەکێک لە هەرە هونەرمەندە ناودارەکانی ئێرانتان بۆ بکەم کە وا بڕیارە بە تۆمەتی بێڕێزیکردن بە ئاین و پەیامبەری ئیسلام و پیرۆزیەکانی کۆمەڵگەی ئێران لە سێدارە بدرێت. ئەمیر حوسێین مەقسوودلو ناسراو بە ئەمیر تەتەلو کە لە ساڵی 1970 لە تاران لە دایک بووە. هەر لە تەمەنی زووی مناڵیەوە ئارەزووی هونەر و میوزیک و گۆرانی گوتن دەکات. سەرەتا لێرە و لەوێ بە دەنگە ئاگرینەکەی دەچریکێنێت و دوای ساڵانێک دەبێت بەو هونەرمەندەی سەتان کەس لە ئاهەنگەکانی ئامادە دەبن. ناوبانگی لە تەواوی کوچە و کۆڵانەکانی ئێران پەرش و بڵاو دەبێتەوە تا دەگاتە ئەو ڕۆژەی هیچ هۆڵێک لە توانایدا نابێت هەوادارەکانی ئەمیر تەتەلو لە باوەش بگرێت. ئەمیر تەتەلو لەگەڵ دەستپێکی چریکە و دەنگهەڵبڕینی حکوومەتی ئێران ڕێگەی پێنادات ئەلبومەکانی بڵاو بکاتەوە بەربەست لە بەردەم کارە هونەرەکانی دروست دەکات. لە تارانەوە بەرەو ئیمارات کۆچ دەکات، لەوێش هەکبەکەی هەست بە ئاسوودەیی و ئازادی ناکات، بۆیە لەوێش ئۆخرە ناگرێت و بەرە وڵاتی تورکیا سەفەر دەکات تا دوجار لە تورکیا دنیشێتەوە و بە یەکجاری نیشتەجێ دەبێت. ڕۆژ دوای ڕۆژ ڕێژەی هەوادارەکانی بەرز دەبێتەوە ئەو شەوانەی کە ئەمیر تەتەلو لە ئینستاگرامەکەی لایف دەکاتەوە زیاتر لە 50 ملیۆن کەس بینەری دەبێت و گوێبیستی دەنگاگرین و ئازارشکێنەکەی دەبن. ئەم هونەرمەندە فارسا لە ساڵانی 2022 تا 2024 زنجیرە ئەلبومێکی پڕ لە ڕەخنە و سوکایەتی دژیانی ئیسلام و پەیامبەر و کۆمەڵگەی ئێرانی بڵاو دەکاتەوە. بەم هۆیەش تورکیا دیپۆرتی دەکاتەوە لە خۆی ناگرێت. ئەمیر تەتەلو خۆی ڕادەستی حکوومەتی ئێران دەکاتەوە، سەرەتا بە 5 ساڵ زیندانی حکم دەدرێت. دواتر ئەم بڕیارە لەلایەن دادگای باڵای ئێرانەوە هەڵوەشێندرایەوە و بڕیاردرا ئەمیر تەتەلو بە تاوانی بێڕێزیکردن بە پیرۆزیەکان لە سێدارە بدرێت و خۆی و چریکەکانیشی بۆ هەمیشە لای گوێگرەکان و هەوادارەکانی وەک یادگاری بەجێ بمێنن.